سڵاوتان لێبێت فانەکانی ڕوودا و لە چۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە پۆرتاڵی ڕوودا و ئەو دیمەنانن کە ئێوە بە چاوی خۆتان دەیبینن ئێستا لای چەپی مووسڵە شوێنە دوای ئەوەی کە لە 25/1/2017 کۆنتترۆل کرایەوە و حیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆنتترۆلکردنەوەی لای چەپی مووسڵی ڕاگەیاند. ئێستا خەڵکەکەی بە بژێوی ژیانی خۆیان لێرە خۆیان خەریک کردووە و ئەمە یەکێکە لەو کرێکارانەی کە ئێستا قسە بۆ ئێمە دەکات و لێی دەپرسین وام شلونك هسه انت شنو اشتغل انت؟ انا عامل. عامل؟ ايش قد اليوم بالفلوس؟ 10000. 10000 إيه. من ساعة ايش قد حتى ايش قد؟ الساعة 6 للساعة 4 عزل. ووضعها من شلون هسه؟ والله وضع زينة. زين؟ ايه زين ان شاء الله. الحمد لله. الحمد لله. وەکو دەبینەما یەکێک بوو لە هاوڵاتیانی مووسڵ کە باستەوە دەکات کە ڕەوشی مووسڵ ئێستا ئارامە و ڕۆژانە بۆ خۆی کرێکاری دەکات و هەر ڕۆژێک کرێکاری ئەو ساعەتەی کە کار دەکات بڕی 10,000 دینار وەردەگرێت. ئێستا وەزعی ناو لای چەپی مووسڵ بە شێوەیەکی گشتی ئارام بوو و خەڵکەکە سەرقاڵی بژێوی ژیانیانە و هەریەکەیان بە بەشێک لە دوکانەکانی حیسناعەیە کە هاوڵاتیان بۆ خۆیان کردویانەتەوە و بژێوی ژیانی خۆیانی بۆ تێدا دابین دەکەن. ئەمە یەکێکە لەو شوێنانە وەکو دەبینن کە دوکانێکە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن. وەکوتم کە پێشتر ئێرە لە ژێر دەستی چەکدارانی دا شو لاسيت كيمان؟ هو شو اللي ما هو لو تخمصه هو حمد كل هم شو ده روجانا ايش هي ليرة؟ لا والله شو حسبها قسمتها كما ايشك كما ينزورة؟ كما؟ انا والله كان شو هاوي روجانا بتشند ايش دكاني وا؟ 8,000 9,000 يوم يا هلا والله الحمد لله كل خير. ئەوە دەبینن بازاری نەبی یونسە. ئێمە ئێستا وەکو تیمی تۆڕی میدیای ڕوودا و لەناو بازاری نەبی یونسین. ژیان لێرە ئاسایی